سبەی چی بکەین لە نووسینی عەزیز ڕەوف. یەکەم، بە درێژایی 30 ساڵی حکومڕانی کوردی هەڵبژاردن کە ڕستەیەک بۆ جوانکردنی دەسەڵات و پیشاندانی دەسەڵاتی بنەماڵەکان وەکەوەی ئاڵوگۆڕی تێیدا ڕوو بدات، کەچی لە 30 ساڵی ڕابردوودا هەڵبژاردن بوو بە کەرەستەی جوانکردنی ڕوخساری دەسەڵات کە دڵنیام ئەگەر هەڵبژاردن ببوایەتە کەرەستەیەک بۆ لەقکردنی کورسی دەسەڵاتیان ئەوە بە یاسا قەدەغەیان دەکرد و ئەنجامیان نەدەدا. دووەم، سەختە تۆی هاوڵاتی تەنها 4 ساڵ جارێک پرست پێ بکەن و ڕات وەربگرن و دواتر فەرامۆشت بکەن و هەموو جارێکیش وەک بەشداری لە ئاهەنگدا بکەیت بچیتەوە سەر سندوقەکانی دەنگدان. سێەم، ئەم هەڵبژاردنە مەهزەلەکەی لەوەدایە کە دەسەڵات خۆی شەڕی کورسی دەکات و ئەو کورسیانی کە دەشی دۆڕێنێت یان بۆ هاوپەیمانەکانیانە یان بۆ ئۆپۆزیسیۆنی ساختە و سێبەرەکانیانە کە خۆیان دروستیان کردووە. کەواتە دەسەڵات کە هاوار دەکات دەنگمان پێ بدەن دەزانێت ئەو دەنگانەشی کە بۆ خۆی نییە هەر بۆ سێبەرەکەیەتی. چوارەم، هەڵبژاردن سێبەری دروست کردووە و ئەزمونەکەی وەک ئەزمونێکی دیموکراسی وێنا کردووە کە دڵنیام ئەگەر هەڵبژاردن نەبوایە دەبوو شتێکی تر بکەین، دەبوو ڕێگە و کەرەستەی تر هەڵبژێرین بۆ لێپرسینەوە لە دەسەڵات و هەمێکردن و چاودێریکردنیان. پێنجەم، کە ئێمە چوینە سەر شەقام ئەو کاندیدە نەرمونیانانە ئێستا لەکوێ بوون کە دەستگیریان کردین بۆ کەس نەبوو بەرگری لە ئێمە نا بەڵکو بەرگری لە شەقام و گەنجەکان و شەهید و ستەملێکراوان بکات. چۆنە لەم مانگەدام هەموو خەمخۆرە دروست بووە بۆ گەیاندنی دەنگیەوە لە بەغدا، بەڵام کە کۆ دەبوونەوە بۆ بەرگری لە زیندانیانی بادینان ژمارەی ئامادەبووان لە پەنجەی دوو دەست تێپەڕی نەدەکرد. شەشەم، دەنگەدەنگی چەند پارلەمانتارێکیش کە کەمترین قسەیان کردووە لە پارلەمانی بەغدا هیچ لە دنیای من و تۆ هیچ لە شەقامی کوردی ناگۆڕێت. کاتی دەنگەدەنگ و هەڵماڵینی گەندەڵیەکانی دەسەڵات نییە کە هەمومان دەزانی، بەڵکو کاتی بیرکردنەوەیە لە خۆمان و برین و ئازارەکانمان. حوتەم، جارێک دەڵێن ئەم جارە تەزویر ناکرێت و جارێکیش دەڵێن بچن بۆ دەنگدان بەڵکو دەنگەکەتان تەزویر نەکرێت. بەناو ئۆپۆزیسیۆنێک کە ئێستا هاوپەیمانی دەسەڵاتە دەیوت بۆی دەسەڵات تەزویر نەکا بچن بۆ دەنگدان. پێمەکەون بە دەنگەدەنگ و هێرشکردنە سەر یەکتر. 30 ساڵە جیا دەبنەوە یەک دەگرنەوە، جنێو بە یەکتر دەدەن و دواتر ڕێک دەکەونەوە. من تێناگەم کە بە یەکەوە بەهێزترن ئەی بۆ جیابوونەوە. هەشتەم، ئەوەی پێی وایە ئەم هەڵبژاردنە بۆ سنگ و قورسایی کوردە لە بەغدا ڕەنگە زاکیرەی ئەوەندە بڕ نەکات کە شتەکان لە بەغدا بەڕێککەوتن دەکرێن و هەموو دەنگەدەنگی پەرلەمانتاران لە بەغدا بە یەک سەردانی وەفدی کوردی کۆتایی دەهات. پارلەمانی عێراق بوو کەڵەیەکی ماقوڵە بەدەست مەرجەعی دینی و قەومی و منداڵە تاجرەکانی هەرێمی کوردستانەوە. نۆیەم، کێشەی ئێمە نوێنەر و دەنگی ئێمە نییە لە بەغدا، بەڵکو کێشەی خۆمان و دەسەڵات و کۆڵانەکانی خۆمانمان هەیە. کێشەی ماڵێکمان هەیە کە بۆمان بەڕێوە ناچێت. کێشەی چەند هێزێکی سیاسیمان هەیە کە بە هەڵبژاردن تەسویە حسابات و سەرمایە و کورسی خۆیان دەکەن و ئەوەی کارەساتە بۆ شەرعیەت پێدانی پەنجەی مۆرکراوی تۆ بەکاردەهێن. دەیەم، ئەگەر دڵت خۆشە بەوەی سبەی شتێ ڕوودەدا سبەی هیچ ڕوونادا، دەبێت لە دید و تێڕوانینی خۆتدا شت ڕوو بدە. سبەی هیچ ڕوونادا، تەنها چەند منداڵێکی قسە ڕیزکەر و خۆناسبکەرەوەی پارت و گروپەکان لە تۆ دەوڵەمەندتر و بەناوبانگتر دەبن و فێری سواربوونی فڕۆکە دەبن.